لە چیەوە گەیشتون بەچی بە کارەبا و ئاو تەنکۆکەنەوە خەڵکینە ئێستا کارەباتان باشە ئەدی ئاو کوێ ئێستا لاتان سیر نەبێت ئەمە بانگەشەی حیزبێکە پێشتر خۆی بە حکومڕانی کوردستانە زانی و ئێستا مافە سەرەتاییەکانی هاوڵاتیانی کردووە بەدەستکەوت هەواڵان کارەباتان باشە ئێستا ئەدی ئاو کۆ ئێستا ئێمە پێویستمان بە دەنگی خەڵکی هەولێرە هەولێر هەر هەولێرە ئاخر قوربان ئەبێ بپرسی ئاخۆ کێ بوو هۆکاری چارەسەری کێشەی کارەبا بوو کێ بۆ ڕێگری کرد لە تاڵانکردنی غازی هەرێمی کوردستان هاوشێوەی نەوت کە چەندین ساڵە بووەتە بەڵا بۆ موچەخۆران و خەڵکی بەشمێنەتی کوردستان بیرتانە کێ بووتی مەگەر بەسەر لاشەی منە غازی کوردستان هەرزان فرۆش بکرێت و ئێوەش بە دوژمنی پێشکەوتنی کوردستان دەزانی و ئێستا دەستکەوتەکانی ئەو کارە بە دەستکەوتی خۆتان ناو دەبن ئەبێت بپرسین ئەگەر ئاو و کارەبا دەستکەوتە و بەرامبەر خەڵکی کوردستان دەفرۆشرێت ئەبێوەش بزانین کێن ئەوانەی لە خەمی موچە و بژێوی خەڵکی کوردستان و موچە خۆراندان کێبوو دوای چەندین مانگ نەهامەتی توانی مافی موچە خۆران بگەڕێنێتەوە هەرچەندە ئەمەش ڕەنگە لە داهاتوو هاوشێوەی ئاو و کارەبا بکرێتە دەستکەوتی حیزبی و ئەوان بە خەڵکی بفرۆشنەوە.